خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆڕاماتان پێشکەشەکەین. مستەفا کازمی ئێستا ناوێکی دیاری سەرساحەی سیاسی عێراق بە زۆرێک هەندێکیان بە دووبارەبوونەوەی هەژمونی سەدام لە تۆڕە کۆمەڵاتەکانی سەر ئاستی شارعی عێراقی وەرەمی کوردستانی شەژماری دەکەن و هەندێکیان بە فریادڕەسی دۆخی ئێستای عێراق ئەژماری دەکەن. مستەفا کازمی بە جۆرێک وێڕای ڕەدە سەریعەکان و کارە خێراکانی ڕاگەانێکی بەهێزیشی لە پشتە، بەڵام ئەوەی تا ئێستا نازاندرێت لەم دۆخەی ئێستادا کە تا ڕادەیەک لە چاو دۆخەکانی پێشووتر جیاواز دەرەکەوێت پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە سەردەمی مستەفا کازمیە ئەگاتە کوێ. هەوڵێک هەیە و باسێک هەیە کە هەندێک لە ڕۆژنامەنووسان باسییان لێوە کردووە کە هەوڵێک هەیە و ئیتلافێک خەریکە پێک دێنرێ بۆەوەی لە دەرفەتێکدا بتوانن کە کازمی بانگی پەرلەمان بکرێت و بانگشتی پەرلەمان بکرێت و متمانەی لێوەربگیرێتەوە. بەڵام ئایا ئەم هەوڵانە سەردەکەون؟ دۆخی دارایی تا چەند پاڵپشتی کازمی دەبێت کە بتوانێت بگاتە کەنارێک کە لانی کەم بەشێکی زۆری شەقامی عێراقی لێی ڕازی بێت، چونکە شەقام لە ڕابردوودا قسەی خۆی کردووە. هەموو ئەوانە لا پانۆڕامادا گفتوگۆی لا بارەوەکەین با میوانداری هەریەک لا بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێزەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق بەخێر بێ کاگەمین. هەروەها لە شاری ڕانیەوە بەڕێز ماوسا شێروان میرزان دامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان لەگەڵە بێ. سوپاس بۆ بەڕێزیشتان. کاک ئەمین سەرەتا لە بەڕێز دەست پێ بکەوینی پانۆرامایەکیان بەرچاوڕوونیەک دێ بە بینەرەکانمان ئایا سەردەمی کازمی تەنها چەند کارێکی خێرایە و دواتر ئەویش ئەچێتەوە سەر هەمان ڕێچکە و لەبەرەوەی کولتور و هێزە نادیارەکان وان کردووە کە عێراق بەم دۆخە بێت کە ئەوەی لە ڕابردوو بینیمان یاخود تەحەولات و گۆڕانکاریەک. سەرتە سڵاو سوپاس بۆ ئەم دەرفەتە و سڵاو بۆ کاکشیروان و هەموو بینانی بەرنامەکە. ئەوەی کە زۆر گرنگە لەم بابەتەیە کە پانۆڕامایەک سێری بکەیت ئەبێ بڵین کە هیچ شتێک لەوانەیە کە مستەفا کازمی کردوێتی شتێکی سەرسوڕێ نەردین، بەڵام بۆ دۆخی ئێستای عێراق وەغە چاوەڕوانەکانی خەڵک بەتایبەتی لەم ئەزمە دارایی و ئابووری و ئەزمەی تەندروستیدا جێگای سەرنجن. ئایا مستەفا کازمی شتێکی جیاوازی پێیە؟ من ئەمەی لە سەرتا باسی شتێ بکەم، ینی ئەویش ئەوەیە کە کاتێک کە مستەفا کازمی هاتوۆتە سەردەسەڵات و خۆر لە دەرەنجامی قەیرانێکی سیاسی هات، بەتایبەتی کە بە پشتگیریی شەقام بوو بەهۆیەوەی کە حکوومەتەکەی عەلەمەندی دەستەکار بکێشێتەوە و دەرەنجامی ئەو زەختێکە لە شەقام و بەتایبەتی هەندێک هێزی دەرەکی هەیەیان بوو وا بوو کە دوجار خواستەکە چۆ سەر مستەفا کازمی و مستەفا کازمی بووە سەروەزیران. مستەفا کازمی کەواتە ئەبێ وەڵامدەرەوەی ئەو حاڵەتە بێت، واتە ئەو قۆناغە بێت کە بووەتە هۆی ئەوەی کە دەرفەتی ڕەخساندووە بەوەی کە کەسێکی وەکو مستەفا کازمی بێتە سەرۆەزیران. دووسێ ینی لە ڕووی شخصیەوە هەندێک کاری هەیە و لە ڕووی بەرنامەشەوە هەندێک کاری هەیە، بەتایبەتی لە کۆمەڵ لە سێکتەری دارایی و ئابووری هەندێک کاری کردووە کە لەوانەیە لە بەرژەوەندی زۆرێک لایەنە سیاسەکاندا. بۆ نمونە مۆزووی ئەتمیما و یاخود تەوتینی ڕەواتب بەمانای بە ئەلەکترۆنیکردنی موچە و ینی هەموو بە دۆکۆمنتکردنی هەموو سەرچاوەکانی داهات یەکێکە لەو بابەتانەی کە بێتەوەی ئەوەی کە شەفافێتی سەرچاوەکانی داهات دروست بێ و بێزگلەوە شەفافێتی خەرجی دروست بێ، بەتایبەتی موچە ئەو بابەتانەی کە چن بۆ خەرجیەکان خەرجی تەشغیلی و خەرجی ڕەواتب ئەمە فەزایەکان ناهێڵێ، ئەمە بێتەوەی ئەوەی کە فەزایەکەوەتە بندیوارەکە بەڵێ بندیوارەکان نایڵێ بەشێکی زۆری ئەو داهاتانەی کە لەم لە باری لە کاتێکی ناشەفافدا بۆتە سەرچاوی داهات بۆ بەشێک لە هێزە سیاسەکان بەتایبەتی میلیشیا ڕادیکاڵەکانی ئیسلامی شیعە هەموو ئەمانە گۆڕانکاری بەسەرادێ، ئەمانیش لە بەرژەوەندەکانی خۆیان ترسن. ئەمە لە ڕووی دارایی و ئابووریەوە کۆمەڵی هەوڵی هەیە، بەتایبەتی بۆ نمونە بە ئاڕاستی سعودیە پێشتر وەزیری دارایی نار بۆ سعودیە و ئێستا بەرنمەیە کە خۆی لە ماوەی هەفتەیاندا بچێتە سعودیە بۆ سەردانێک پرۆژەکانیان ئابوورین، یانی ئەوانەی کە قسەی سەر دەکرێت ئابووری و بابەتی نەوتە. کۆمەڵێشتی لەم جۆرە لە ڕووی سیاسیەوە ئەمە ئیحایەکی ترە کە جیاوازە سەروەزیرانەکانی پێشووتر بە ئاڕاستی ئێرانە نەڕۆیشتووە. باز لەوە کرێت سەردانی تارانی شەکات ئەیکات حتمەن ئەوە بۆ تەوازن هەیە، بەڵام یەکەمین جار هەڵبژاردننی سعودیە وەکو وێزگەیەک بۆ خۆی خوێندنەوەیکی جیاوازی بۆ کرێت.
ئەمە هەموو بێزگرەوەی کە لە کۆکردنەوەی کۆمەڵێک نخبەی جەماوەری و ئەعلامی لە خۆی بۆ ڕاکێشانیە ئەوانەی کە جۆرێک لە شەرعێتێکی شارعیان جۆڵێ مەقولێتی شارعیان هەبووە ئەمەش بۆ خۆیەکی ترە لەوانەی کە بۆتەوە ئەوەی کە مستەفا کاظمی جێگای هیوا بێ بۆ خەڵکێک بە تایبەتی بۆ شارعی عراقی و لە ڕاستیدا مستەفا کاظمی من پێم وانە ئەمە بۆ ئەوە بکە کە تەنها بۆ ئەم فترەی بکە کە تاکو هەڵبژاردننی ئایندە من پێم وایە خۆ بۆ هەڵبژاردننی ئایندە ئامادە ئەکایتر خۆی بێتە ناو هەڵبژاردنەکەەوە یاخۆت لە ڕێگەی کۆمەڵێک خەڵک بە تایبەتی کە هەڵبژاردننی ئایندە ینی بازنەی بچووک بچووکە بێ و لیستە حیزبەکان ئەو دەورەی جارانێتیان نابێ ئەمە لەوانەیە ئەگەر گۆڕانکاری تەمان بەسەر یاسی هەڵبژاردنانەیە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ینی جاری کەش بۆ جاری ئایندە شانسێکی هەبێ وەکو چۆن حیدەر عیبادی کوتلەی نەسری ینی قایمەی نەسری دروست کرد و توانی کورسێکی زۆر بێنێ لە پەرلەمانی عراقیە ئەمانە لە عراق واریدا ئەمە مەلەفیشی تر مەلەفی ئەمنی و عسکەریە مەلەفی ئەمنی و عسکەریش یەکێکە لەو بابەتانەی کە پێشتر ینی شارەی عراقی بە تایبەتی لە دەستی میلیشیا شیعەکان سەرنجی هەبووە لە سەریان و ینی گرفتار بوو بەدەستیانەوە و خواستی ئەوە بۆ ئەو میلیشیانە سنووریشیان بۆ دابنێت چووکەوان دەستەکەنە کاروباری ئەمنیەوە و لە ناوچەکانی خۆیاندا هەیمنەیان هەیە و بە شێوازی میلیشیایی و مافیایی دەسەڵات بەڕێوە بەن دەسەڵاتەکانی خۆیان چەسپێنن و تحکومیان کردو بەسەر زۆرێدا و دەستگای حکومیدا ئەمە بۆیە وا چاوەڕێکرێت لە مستەفا کاظمی کە بەرەیەکی شەڕ هەرچەند پێم وانیە لەمە بیکات یاخود ئەگەر بیشێکا سەرکەوتوو بێ لەگەڵ هێزە ئیسلامی سیاسی ڕادیکاڵەکان بە تایبەتی ئەوانەیە کە نەهاتوتە ناو حەشی شعبیەوە بکاتەوە بابەتیشی تر گۆڕانکاریە لە ناو هێزە ئەمنیەکاندا بە تایبەتی ینی منزومەی ئەمنی و عسکەری گۆڕانکاری تیا دروست کردو و جێگۆڕشێکی زۆری تیا دروست کردووە کە ینی بە جێگای سەرنجە و ئومێدی خوێندرێتەوە هیچێک لەو بابەتانەی هەنگاوانی کە ناوێتی منفەزە حدودیەکانن واتە نردنی هێزەکان بە تایبەتی هێزەکانی پاسەوانی سەرۆکوەزیران کە احتیاطەکانی بۆ داعمی هین نردووە هێزەکانی دژە تیرۆر و سوپای عراقی نردووە بۆ ئەوەی کە ڕێگە بگرن لە قاچاغی و تحکومکردن بە دەواازە سنوورەکانەوە ئەمە هەمووی ئەوەی لێ خوێنێتەوە کە ئەوێ کۆمەڵی کار بکات چەند لەمانە سەرکەوتو دەبێت من پێم وایە سەرکەوتنەکەی نسپیە بە تایبەتی دەبواری ئەمنی و سیاسیە سەرکەوتنەکەی کەمە زۆر کەمە بێ لە بواری منفەزە حدودەکانە من پێم وایە نسبەتەکەی زیاترە لە بواری چارەسەرکردنی وەزئی اقتصادی و دارایی و چاکسازی ئیداریە ئەویش هەر نسبیە زۆر باشە بەڕێز مامۆستا شێروان ئێوە کۆندامی ئەنجومەی نوێنەرانی عراق لە ئێستاە وەکەوەی کە لێرە کاگەمین باسی کرد وەک ڕایشکاری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق ینی کاظمی و هەنگاوەکانی چۆن ئەخوێنەوە لێکدانەوەتان بۆ هەنگاوەکانی کاظمی چۆنە بە تایبەتی کە لە مەسلەی خاڵە سنووریەکان لە مەسلەی ئەمنیەت و لە مەسلەی هەوڵدان بۆ کۆکردنەوەی داهاتەکان و ڕێخستنەوەی داهاتەکان و هەوڵدان بۆ فرە سەرچاوی هەوڵێکی لەم جۆرەشی هەیە سڵاوتان لێبێ برای بەڕێزم ئەمین بەکرد دەکەم و سڵاو بۆ بینەرانی کوردستان دیارە وەکو برای بەڕێزم باسی کرد کاظمی لە دەرفەتێکدا هاتووە یا مەڵین لە بارودۆخێکدا هاتووە کە خۆپیشاندان لە عێراق بووەوە خۆپیشاندنان و خەڵک حکوومەتێکی ڕوخان داواکاری خۆپیشاندنان دەبێت لە ئەولەویاتی کارەکانی کاظمی بێت لە ئەوش لە دوو بواردا خۆی دەبینێتەوە یەک لە بواری اقتصادی و چاکسازی ئابووری و دارایی دوو لە بواری ئەمنی و سەربازی دیارە دەستی بە هەردووکیان کردووە گۆڕانکاری زۆری کردووە جێڕانەوەی عەبدولوهاب ساعیدی و کۆمەڵێک گۆڕانکاری لە حەشدی شعبی و مستەشاری ئەمنی وەتەنی و ئەوانەی کردووە و قواتی ڕەدی سەریعی ناردووە بۆ منفەزە حدودیەکان هەردوێنێ لە بەسڕا پەشت بەرپرسی منفەزەکانی لا بردووە خەڵکی تری داناوە یعنی هەندێک گۆڕانکاری خێرا دەکات سەرکەوتنی بەڕێز کاظمی دەکەوێتە سەرەوەی ئایا تا چەند پاڵپشتی ناوخۆیی و دەرەکی هەیە طبعا بیرمان نەچێ کاظمی وەکو هەر سەرکردەیەکی سیاسی دیکە دۆست و پشتیوانی هەیە و لە یار و خەڵکی شەیە کە لە دژێتی
بەڵام ئەوەی کە تا ئێستا دەبینرێت لە دامی نێودەوڵەتی هەیە دامی نێودەوڵەتی لە ئەمریکا لە بریتانیا لە ئەوروپیەکان بەگشتی و دامی عربی هەیە تا ڕادەیەکی زۆر لەگەڵ ئێرانیەکانیش بینی خراپ نییە و بۆ خۆشی پێشتر ڕئیسی جیهازی مخابرات بووە یعنی پەیوەندیەکی توندوتۆڵی لەگەڵ بەشێکی زۆر لە وڵاتانە هەیە لە ڕووی لە ناوخۆوە طبعاً کورتەیەکی یا ما بڵین تحالفێکی پەرلەمانی دروست بووە کە زیاتر لە 50 پەرلەمانتار دروستیان کردووە و بەڕێز عەمار حەکیم و عەبادی و چەند سەرکردەیەکی تری شیعە داعمی دەکەن ئەمە بۆ پشتیوانیە لە حکوومەتەکەی کاظمی تقریبا یعنی وەکو بڵێ خاڵە لاوازەکانی ئەوەی پێشخۆی بڵێن عادل عەبدولمەهدی دەستنیشان کردووە و دەیەوێت کار لەسەروانە بکات بۆی خۆی لەوانە بەهێز بکات لەو لایەنانەوە و بتوانێت سەرکەوتوو بێت بۆیە ئەوەی تا ئێستا بەدی دەکرێت بەڕێز کاظمی هەم داعمی دەولی هەیە هەم داعمی ناوخۆیی هەیە بە کۆمەڵێک هەنگاوی باشی ناوە دەمێنێتەوە سەرەوەی ئایا تا چەند دەتوانێت لە بەرامبەر نارەکانیدا هەنگاوەکانی خێراتر و زیاتر بکە گرفتی گەورەی لەگەڵ هێزە میلیشیاکانی دەرەوەی دەوڵەت هەیە بە تایبەتی ئەوانەی کە مەکاتبی اقتصادیان هەیە دەست وەردان لە حکومەت و کاروباری حکومەت دەکەن دەستیان بەسەر خاڵە سنوورەکاندا گرت بوو لە ڕووی ئەمنیەوە تهدیدی ئەمنی دەوڵەت دەکەن یا ما بڵین تهدیدی قونسوڵیات و سەفارات دەکەن لە بەغدا تا چەند دەتوانێت دەستی ئەوانە ببڕیان دەستی ئەوانە کورت کاتەوە ئەمە گرنگە و لە ڕووی اقتصادیشەوە بتوانێت عێراق لەم دۆخەی ئێستا دەرباز بکە و مۆزوعی دەرکردنی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق یەکێکە لە تەحەدیە هەرە گەورەکانی بەردەمی کاظمی مۆزوعی کۆرۆنا تا ئێستا با بڵین سەرکەوتنێکی بەرچاو لەم بوارەدا بەدی نەهاتووە یەکێکە لەو ڕەخنانەی کە لە وەسەتی سیاسی و لە وەسەتی صحی لە بەڕێز مستەفا کاظمی دەگیرێت بەڵێ لە ڕووی اقتصادیەوە مامۆستا ئەم هەنگاوانەی مستەفا کاظمی تا چەند مەسەلەن ڕێخستنەوەی دۆخی مەسەلەن ڕێخستنەوەی دۆخی دارایی و ئابووری و دروستکردنی سەرچاوی تر و هەروەها پایکردنی موچەخۆرانی عراقی تا چەند مەسەلەن بۆ ئەو زەحمەت دەبێەوە دەبێتە خاڵێکی سەرکەوتن ئەمەش بۆ بە تەحەدایەک لە عراق طبعا دۆخی اقتصادی عێراق دۆخێکی خراپە بەهۆی کە لە سەدا 93 زیاتریش داهاتی عێراق پشتی بە فرۆشتنی نەوت بەستووە بەڵام بەهۆی ئەو قانونی قەرزکردنی کە لە پەرلەمان لەم دوایانە دەنگی لەسەردرا دەتوانێت تا 3 مانگ 4 مانگ تا 6 مانگی تریش وەزعی بەتایبەتی موچە دابین بکە نرخی نەوت تا ڕادەیەک بەرز بۆتەوە سەروی 40 دۆلارە ئەمەش با بڵین باشترە لەوەی کە بە 20 دۆلار بوو ئەوەش تۆزێک باشترە و ئەو هەوڵانەی کە دەیدا بە تایبەتی سەردانی سعودیە دەکا و لەوانەیە لە داهاتوودا سەردانی ئەمریکا بکە و بیرمان نەچێ ئەمریکەکان وعدێکی وایان پێداوە کە لە ڕووی اقتصادیشەوە داعمی عێراق دەکەن ئەگەر وەزعەکە بە ئاراستەی بەرەو باشتر بوون بڕوات تەسەور دەکەم وجودی ئەمریکاش لە عێراق زیاتر لە سەربازیەوە بگۆڕێ بۆ سیاسی و اقتصادی هەم بۆ خۆشیان باشترە هەم بۆ داعمی حکومەتەکەی کاظمیش باشترە ئەمانە هەمووی وا دەکا فرسەتی باش لە بەردەمی کاظمیدا هەیە بۆ سەرکەوتن و بیرمان نەچێت لە قانونی قەرزی نێودەوڵەتی و قەرزی ناوخۆ ڕگەیەکمان ئیزافە کرد کە لە ماوەی 60 ڕۆژدا دەبێت حکوومەت بەرنمەیەکی چاکسازی ئابووری پێشکەشی پەرلەمان بکە ئێمە لە لیژنەی دارایی سەرڕای ئەوەی کە چاوەڕوانی حکوومەت دەکەین بۆ خۆشمان ئیش لەسەر پرۆژەکە دەکەین یعنی هەندێک پێشنیاروشت هەیە لە حاڵەتی ئەوەی حکوومەت نتوانێت ئەم پرۆژە تاکسازیە تەقدیم بکە بە دڵنیاییەوە لیژنەی دارایی تەبەنی پرۆژەکە دەکاوە وەکو پێشنیار مقتەرح دەخاتە بەردەمی پەرلەمان و حکوومەت ئیلزام دەکات بە جێبەجێکردنی واتە مستەفا کاظمی دەبێت لە ڕووی سەربازیەوە وجودی خۆی بسەلمێنێ ئەو قواتی ڕادی سەریعی ناردۆ بۆ بەشێک لە منفەزەکان و پێم وایە بە بۆکانی کەشتا پێداچوونەوەیان پێدا دەکات و ئەو ماوەیە کێشەیەکی هەبوو لەگەڵ بەشێک لە هێزە سەکدارەکانی دەرەوەی دەوڵەت و میلیشیاکان تا ڕادەیەک توانی یعنی پەیامێک بگەێنێ کە ماوەسە شیروان دەوڵەت هەیە
لە ڕووی اقتصادیشەوە بردەوردە وەزعەکەی بەرەو باشترە بۆیە ئەگەری دەرسەرکەوتنی مستەفا کاظمی ئەگەر نسبیش بێ من پێم وایە ئەگەرەکی باش. بەڵێ شەوی ڕابردوو قسەیەک هەبوو کە مالکی و فالح فەیاز و نوێنەری نوجەبا و نوێنەری کۆمەڵێک کوتلەیتر یەکێک لەوانە خەزعەلیش داوت کراوە دانیشتێکی نهێنی بۆ دواتر پێی زانراوە لە باخێک لە دەرەوەی بەغدا ئەمانە لەسەرەوە کە نیگەرانیەکانی خۆیان هەڵبەتە بوو فەندەک سەرۆکی حزبوڵاشی تێدا بووە حزبوڵای عراقی فەدەک ئەمانەی تێدا بووە یعنی ئەم هەوڵانە زیاتر بۆنی ئێرانیان لێ دێت مەسەلەن نزیکترن لە ئێران ئەم هەوڵانە چ ڕێگریەک و بربەستێک دروستەکەن لە بەردەم مستەفا کاظمی و هەوڵەکانی لە چارەسەری و پرسانەی کە هەردوو بەڕێستان باسان کرد. طبعا بەڕێز مالکی هەر لە بیدایەتەوە دژ بوو یعنی لەگەڵ کاظمی نەبوو لەگەڵ حکوومەتەکەشی نەبوو ئەمە وازەحە و هەموو ئەوانەی کە باسکردن ئەوانن کە لە بەرەی دژی کاظمین یان باڵێن نەیاری کاظمی لە پشتیوانانی کاظمینین ئەمە دەکەوێتە سەرەوەی ئەوانە هەموو ئەوانەی باست کرد لە پەرلەماندا لە بەرامبەر ئەگەر لە بەرامبەر فتح و سائیرون کە کوردیش تا ئێستا پشتیوانی کاظمیە و سونەکانیش تا ڕادەیەکی زۆر پشتیوانی کاظمی دەکەن و کێشیان لەگەڵی نییە یعنی ئەم جوڵەی ئەوانە لە پەرلەمانیان لەناو پەرلەماندا ئەم قووەتە زۆرەی نابێت سیاسیان و جەماوەریان تقریبا لەوانەیە ئەم ئەگەر بتوانێت حەشتی شعبی کۆنتترۆل بکە و ینی بە تایبەتی کە بڵێم قسە دەڵێن فتح و هادی عامری و ئەوانە زۆر کاریگەریان نابێ و تەسیران نابێت مشکلی بۆ دروست دەکەن گرمان نەتەوەی کە حیزبوڵڵا لە ماوەیە دروستی کرد مشکلەیەکی گەورە بوو بەڵام دواتر چارەسەر کرا مشکلی بۆ دروست دەکەن بەڵام ئەوەندە مشکلەکە گەورە نابێت کە ڕێگە لە بەرەو پێشتونەکانی کاظمی بگرن و بە کاظمی پێم وایە ئەگەر دووبارەی دەکەمەوە ئەگەر سائیرون و فتح و کە دەڵێن فتح ینی حەشتی شعبیش لەگەڵ یان نەبێ ئەمانە ناتوانن عەرقەلەیەکی گەورە بن بەربەست گەورە بن. بەڵێ ئەگەر ڕەمەولات بەڕێز مەوەسە شیروان کاگەمین بابینە سەر دۆخی کورد لە عراق و پەیوەندەکانی لەگەڵ حکوومەتەکەی مستەفا کاظمی کورد ئێستا لارێمی کوردستان کۆمەڵک شێشەی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بێ متمانەی هەیە لە نێوان حکوومەت و هاوڵاتیدا بێ متمانەیەکی گەورە هەیە و تەنانەت هەندێک جار لە نێوان هاوڵاتی و هێزە سیاسەکانیشدا بێ متمانەی هەیە و بۆنی بە تەواوەتی بەردەوام و مەترسی لە سەر ناوچە جێناکۆکەکان هەیە تێگەیشتنی جیاوازێ و لە هەموو ئەوانە قورستەر قەیرانێکی توندی دارایی و تەندروستی هەیە کورد ئەبێت چی بکە بۆ ئەوی بتوانێت خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانە ڕابێنێ کە هەم بەرەی ئەمریکاش لەدەست نەداتەوە بەرەی ئێرانیش لەدەست نەدات. طبعا کاڵین کورد دوش ینی یەکەم کورد وەکو بەرژۆنی خەڵکی یاریمی کوردستان وەکو بەرژۆنی لایەنە سیاسەکانیش جیاوازیان هەیە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەرژۆندەکانی خەڵکی هەرێمی کوردستانیان کردە قوربانی لە دەنگدان بە مستەفا کاظمیە چۆن ئەگەر ئاگادار بیت ینی ئێمە لە حکوومەتەکانی پێشوو لە سەردەمی مالیکیەوە حتا حەیدەر عیبادی کە زۆر ینی نەخوازراو بوو لایەن کوردەوە زۆر ینی ماوەیەکی زۆر و بڕێ پارەی باشی ناردووە بۆ هەرێمی کوردستان بەرامبەر بە هیچ عادل عەبدولمەهدی نەخێر عەبادیش حەیدەر عیبادیش دوایەوە عادل عەبدولمەهدی بەرامبەر بە لە ناو یاسای بوزدەیە چەسپاندی بەبێ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتیش تەسلیم بکات ئەو هەموو مانگی 450 و 2 میلیارد دیناری ناردووە بۆ هەرێمی کوردستان بەڵام کاتێک کە دێتە سەر مستەفا کاظمی بە مەرجێک ئەوانەی پێش ئەوە کە مڕەشەح بوون و بەهۆی ینی تەعنوتی کورد بە تایبەتی پارتی دموکراتی کوردستانێکی کەسێکی وەکو محەممەد تۆفیق عەلاوی نەتوانرا بێ بەسەرە وەزیران هەموو وعدێکیدا کە ئەتوانێت کە ئیلتیزام بکات و بە نووسرا و ئامادەیە دەریبڕە کە بەشە بزدەی هەرێمی کوردستان بەی شێوازێک نابڕێ و دەست بۆ موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابە لە کاتێکە بەڵام پارتی دەبەر ئەوەی کە ئامادە نەبوو وەزیرەکانی بۆ دادنەوە کە مەلفوادی بۆ دابنێتەوە بە وەزیر فواد حوسێن بەڵێ عەفوو ئەوە بوو هێنی نەکرد ینی پێی باش نەبوو و ڕێگەی لەگەر لەوەی کە بێ بەسەر وەزیران بەرامبەر بەوە مستەفا کاظمی بەزە بەرەوەی فواد حوسێنی بۆ کردەوە بەسەر وەزیران و دوو وەزیری داوە تێ وەزیری حزبی و وەزیری بۆ ئیشەتی داناوە تەمام بە حیزبەکانی ترشی داناوە بە ئەوە بڵێن بەڵام بە مەرجکردنی شەخصەکان و فەرزکردنی بوو بەهۆی ئەوەی کە
هیچ ڕێکەوتنێک لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت لەگەڵ مستەفا کازمیان ئەبوایە لەبری ئەوە ڕێکەوتن بکرایە لەسەر بەشە بزی هەرێمی کوردستان بەڵێن وەرگیرایە لەسەر تێپەڕانی کۆمەڵێکی یاسا لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر دروستکردنی مادەی 140 لە ئەنجومەنی وەزیران لیژنەی مادەی 140 کۆمەڵێک لەم بابەتانی کە پەیوەنددارن بە خواستە بنەڕەتەکان و مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستانەوە ڕێکەوتن بکرایە وعد وەرگیرایە ئەو کاتە ینی با خەڵکی سربەخۆ دابنرایە بەڵام لە پێنای ئەوەی کە کەسانێک بەدڵی سەرکردی حزبەکان لەوێ بکرێمە وەزیر هەموو مافە دەستوریانە نەبوونە جێگەی گفتوگۆ و ینی قسە لە سەرکردن لەگەڵ سەرۆکوەزیرانی کە ئێستا سەرۆکوەزیرانە مستەفا کازمیان ئەمە لەو ڕۆوە بەڕاستی کورد هەڵی کردووە ئایا شخصەتی مستەفا کازمی بۆ کورد چ سوودێکی هەیە و باشە ئیجابیە سلبیە لە قۆناغی ئێستادا من پێم وایە زەختی دەکات و ینی ئامادە نییە تەنازولات کە بۆ هەرێمی کوردستان بۆ لە بەرەوەی فشارێکی زۆری عراقی لەسرە شارعی شیعی لەسرە ئەگەر تەنەزول کاوە دۆخی لاواز ینی سەر ڕای ئەوەی کە پشگیریشی نێودەوڵەتیە سەر ڕای ئەوەی کە سائری نوش و ئەوەی کە ئێستا کتلی عراقیون کە خۆیان ناوناوە حکمە و چوار پەرلەمانتارە بن بە هەمویان پژگیریەکەن بەشێک لە نەسر پژگیریەکەن کورتا ئەم دەقێ پژگیریەکە بەڵام ئەوە بەشێکی لە سونەی ینی بەشی زۆر لە سونە پژگیریەکە لەگەڵ ئەوەشە خۆی بەلاوازە بینێ لە بەرەوەی عمقێکی نییە و هەر کاتێک بێترسێ ئەم هێزانە پشتی تێ بکەن بۆیە زۆر بە ئاسانی ناتوانێت بەرامبەر بە کورد سازشکە کە سازش ناکە بەرامبەر بە سازشی کورد نەبێ ئەبێ کورد سازشی بۆ بکە ئەوسا ئەو ئەتوانێت سازشەکەی کورد مەسەلەن ئەبێت چی بێ بۆ مەسەلەن ڕاستیانی کە من پێم باشە کورد سازش کات بەڵام نەک لەسەر مافە دەستوورەکانی خۆی لەسەر شەفافکردنی مەلەفی نەوت لەسەر جێڕانەوەی داهاتە نەوتەکان و شەفافکردنی و ینی بە ڕێکارێک لە بینی وەزارەتی دارایی هەرێم و وەزارەتی دارایی اتحادیە لە ڕێگەی شەفافکردنی سەرچاوەکانی داهاتی وەکو گومرگەکان و زەریبە و باج و ئەوانە قبولکردنی ڕقابەی اتحادی لە هەرێمی کوردستاندا ئەمانە ئەتیادی نەگەر ینی کورد تەنازولاتیان تیا بکە سەرۆری هەرێم و قەوارەوەمانە ناخاتەمەتە بەڵام نەخێرەوەن هیچ پەیوەندیان بە قەوارەوە نییە پەیوەندیان بە بەرژەوەندی لایەنە سیاسی سەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوەی بەتایبەتی پارتی وچێتی چونکە لەو لە پارتی مەلەفی نەوتی بەتەواوەتی قۆڕە کردووە لێ ژمەلەفی گومرگەکان و بێزگەلەوەی مۆزووی زەریبە و هەندێک بابەتی تری داراییە ئەگەر ئەمانە باشەفاف بن هەم بۆ خەڵکی هەرێمی کوردستان باشترە هەم عێراق نایکاتە بیان و بۆ بڕینی بەشە بزی هەرێمی کوردستان و ئەگەر ئێمە داهاتمان کەمتر بوو لەوەی کە بەشی پێداویستی ناوخۆمان بێت بە پێی ڕێکەوتنێک ئەو کاتە عێراق مەجبورە بۆمان تەواو بکە و گەر زیادیشمان هەبوو ئێمەش بەشی بین بە عێراق هیچ کێشە نابێ بەڵام ئەگەر دەتوانێت حکوومەت یاریمەتوانی مەلەفینەوە بباتەوە بەغداد مەلەفینەوە کە ڕێکەوتنێک لەگەڵ پێشتر و لەم کەناڵی ئەوە وتومە هۆکاری نەبرنەوەی مەلەفینەوە 2 ساڵ پێشێساش برتیە پەیوەنددارە بەو گرێ بەسانەی کە کراون هەرێمی کوردستان خۆی خستووەتە ناو کۆمەڵی داوەوە کە بە ئاسانی لێ ڕزگار نابێ بەشیشیانی بۆ چۆن ئەتوانێت تورکیا ڕازیکە چۆن توانێت ڕۆژنەفتی دەوێ هێناوە بۆ ڕێنەوتی پێفرۆژ چۆن توانێت ئێستا نەوتەکەی بداتەوە سۆمۆ کە سۆمۆ ئەوانیدا بە شەریکەی ڕۆژنەفت ئەو عقدانی کە لەگەڵ ئەو کۆمپانیانی کە نەوت دەردێن بە کۆمەڵێک ئیمتیازاتی زۆر داونی بۆ کۆمپانیانە ئەوان ئێستا ئامادە نین و ئەچن دادگای لێ ئەگرن لە هەرێمی کوردستاندا وە بێزگرەوەی کە کۆمەڵە کۆمپانیای خۆی ئی هەرێمی کوردستان و بەتایبەتی پارتی و خستوین تێبواری خزمەتی نەوتیەوە و داهاتیشی زۆر باش بۆ پارتی دموکراتی کوردستان و بۆ کەسەکان لەناو پارتیا دەستەبەر دەکەن لەم لاش من ینی کۆمەڵە شەریکات هەیە و کۆمەڵێک وێزگایە کە هی یەکێتی نیشتیمانی کوردستانە دیسانەوە ئەمانە سوودیان لێبین سوودی بۆ حزب بوو بۆ کەسەکان هەیە ئەوان بە ئاسانی ئایا دەستبەرداری ئەم مەلەفە ئەبن پێم وایە هەم لە ڕێگەی بەهۆی فشار و ئەو ئیلتیزاماتانی گرێبەسەکان دروستیان کردووە ئەو ڕێکەوتنامە 50 ساڵەیەکە لەگەڵ تورکیا کردویانە بەهۆی ئەمانەوە بە ئاسانی ناتوانن مەلەفی نەوتی هەمووی تەسلیم بەغا بکەن ئەمە ئەم بابەتە ئەبێ بەڕێکەوتن بێت لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە مەلەفی نەوتی تەسلیم بکرێت ڕاستە بەپێی دەستور مادەی 112 مۆزوعی ئیدارەدانی نەوت حەقی هەرێمی کوردستانە بەڵام بەڕاستی ئێمە ئەم بابەتە ئەم حەقەمان زۆر خراپ بەکارێنەوە چوە لەبریەوەی بێتە نیعمەت بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆتە نقمەت و نەکبەتی
چۆن چارەسەری بکەین ئەگەر لە ڕێگەی عێراقەوە بتوانین مع تعدیلی گرێبەستە نەوتەکان بکرێت و دووارە مفاوەزە بکرێتەوە خاڵێکی ئیجابی دەبێت بە تایبەتی لە ڕێگەی احتیجازکردن و بیانوگرتن بە نەبوونی دەسەڵاتەوە سەڵاحیەتەوە. ئایا ئێمە چی لە مستەفا کاظمی داوا بکەین؟ ئێمە وەکو کورد یەکەم شت پێویستە لایەنە عێراقیەکان هەر ڕێکەوتنیان بکرێت لەسەر مافە دەستوریە بنچینەیەکان ڕێبکەوین، لەسەر ڕێخستنی سەڵاحیەتەکان و دەسەڵاتەکان ڕێبکەوین. بۆ نمونە دەسەڵاتی دارایی چێ سیاسەتی داراییدا ئاڕێژێت چەند کورد مشارکتیایە، ئەگەر سیاسەتی دارایی لە بەغادا ئاڕێژێ کورد چۆن مشارەکە بکات، ئەگەر بەشەکانی کورد مافەکانی کورد لە بەغا ئەخورێت ئەی دەوری ئەو هەیئەی ڕقابە یان هەیئەی چاودێریکردنی داهاتە فیدراڵیەکان ڕۆڵی چی ئەبێت، چۆن ئەمە ئەکتیڤ بکرێ، هەیئەکانی هەیئە ڕقابەکانیکە چۆن ئەکتیڤ بکرێن و چۆن مسی ئیتیحاد دروست بکرێت. ئێمە ئەبێ ڕێکەوتن لەسەر ئەمە فیدراڵیانە بکەین بۆ ئەوەی کە ئێمە هەرێمی کوردستان بکەین بە هەرێمێکی چەسپێنرا و نەکمانەوە وەکو ئەمری واقع فەرزیکەین کێتا ئەم دەقێت هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی بەشداری حکوومەت چاوەڕێتیەکەن. من پێم وایە بێبەرنامن بەشیشیان چاوەڕی فەرزکردنی ئەمری واقعەکەن تا چەند لایەنی عراقی مرەدا بە ئەم ئەمری واقعی کە ئەمان دەست تحکمکەن بە مەلەفی نەوتیەوە تحکمکەن بە مەلەفی زەریبیەوە تحکمکەن بە مەلەفی گومرگەکانەوە بە پێشمەرگەوە بە ڕێکەوتنە نێودوڵەتەکانی وەکو بچن لەملاوە لەگەڵ تورکیا ڕێبکەون و تورکیا بێنە بەشێک لە خاکی هەرێمی کوردستانەوە. ئەلبەتە پرسیارە خەمە دوای پرسیارەی کارەسی مامۆستا شیروانێکم بۆی بەرچاوڕوونیەکی زیاتر بۆ بینەر دروست بێت. مامۆستا شیروان کەواتە ئەگەر هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پەیوەندیەکانی چۆن ڕێخاتەوە لەگەڵ بەغدا بەوەی بتوانێت موچە دابشکە خۆتە زانی کە گرفتێکی گەورە لە دابشکردنی موچە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و هەرێمی کوردستان بە دۆخێکی سەختی دارایی تێپەڕابێت. چۆن مەلەفینەوت وا لێ بکات کە مستەفا کاظمی تووشی حرازی نەکات لە بەرامبەر شەقامی عراقیە و چۆن مەلەفی خاڵە سنووریەکان کە مەلەفی فڕۆکەخانەکان ئەو مەلەفانەی کە زیاتر بەرچاون، یعنی چۆن ئەتوانێت یاریەکیان پێ بکە هەم لە ڕووی دەستوری یاسایەوە هەم لە ڕووی ئەوەی کە قەناعەتی سیاسی بە مستەفا کاظمی حکوومەتەکەی بێنن. خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆش ئەوەی کە لە وەفتی هەرێممان بیستووە لە دانیشتەکان دانیشتە ڕسمیەکانمان لەگەڵیان کە هاتوونە بەغدا ئەوان طبعاً گفتوگۆی باشیان لەسەر ئەم مەلەفانە کردو. لە مەلەفی نەوتدا باسی گرێبەستە نەوتیەکان کراوە، باسی قەرزی شەریکاتی نەوت کراوە کە لەسەر هەرێمی کوردستانە، مستحقاتی شەریکاتی نەوت کە لەم چێلگانە ئیش دەکەن، بە تایبەتی وەزیری نەوتی پێشوو تامر غەضبان تەواو یعنی تەفەهمی ئەوەی کردووە خۆ نەوت بە خۆڕایی دەرنە نەوت استخراجکردنی کولفەی هەیە، نەقلکردنی کولفەی هەیە. اینجا شەریکەیەکی عملاقی عالمی نەوت کە دێ لە هەرێمی کوردستان بە دوای نەوتدا دەگەڕێت، طبعاً دەبێ تحفیزات هەبێ، تشجیع هەبێ، گرێبەستێکی وای لەگەڵ کە بێ لێرە سەرمایه‌گوزاری بکە. بەڵام ئەمانە طبعاً دەکەوێتە سەرەوەی ئەوان لەگەڵ بەغدا تقریباً ینی گفتوگۆی ئەوە کراوە ئەوان ئامادەن هەموو نەوتەکە ڕادستی بەغدا بکەن یان با بڵێن داهاتی هەموو نەوتەکە ڕادستی بەغدا بکەن. ئەوەی من بیستمە ڕاستی بەغدا بەمەش ڕازیە، بەڵام لە بەرامبەردا چ دەدەنە هەرێمی کوردستان لەسەر ئیشکال لەسەر پارەکە هەیە. ئایا ئەو پارەیە کە بەغدا ئێستا دەڵێ من دەیدەم بە هەرێمی کوردستان بەشی موچە دەکات نەخێر بەشی موچە ناکات. بەغدا لە بەرامبەر طبعاً هەرێمی کوردستان گرێبەستەکان بە تایبەتی ئەوەی کە لەگەڵ کراوی و گرێبەستی خراپن و بیرمان نەچێت بەش بەپێی راپۆرتی دیلۆی بەشێک لەو پارانەی کە لە نەوت دەست دەکەوێت کە لە قەرز کۆمپانیەکانی نەوت و شەریکاتی نەوت و کورپی استخراج و نەقڵ بەشێکی دەدرێتە کۆمپانیای نەوتی، بەشێکی کرێ ئەو بۆ ڕێ کە لە دەڕوا بەشێکی زۆری بۆ کرێی بۆڕی ڕۆژنەفت کۆمپانیای کارە لە مانگی ڕابردوو لە هەموو داهاتی نەوتی هەرێمی 86 میلیۆن دلار ماوەتەوە. ئەگەر تۆ بتەوێت بڵێ من بە بەغدا دەڵێم 86 میلیۆن دلار دەدەمێت تۆ دەبێت 750 میلیۆن دلارم بدەی، ئێمە معاملە نییە، کەسیشم ڕێکەوتنە ناکەین. لە ڕاستیدا بەغدا پێی گوتون کە ئێمە لەم دۆخەی ئێستا تەنها دەتوانین 380 میلیارەکەی میلیۆن دلارەکەی کە دەکاتەوە نزیکی 450 میلیارد دینارەکە هەر ئەوە دەتوانین بدەین. لە بەرامبەر
داهاتی نەوت لە بەرامبەر نیوەی داهاتی ناوخۆ داهاتی خاڵەتەکان زەڵیبە و ئەمان. هەرێمی کوردستان لە ڕاستیدا طبعاً بەڕای ئێمە مەلەفی نەوت لە کۆڵ خۆی بکاتەوە. یعنی مادام ئێمە دووچاری ئەوە بووین بە ناچاری کۆمەڵێک عەقدی شەراکەمان کرد بە شەریکایەتی جیاواز لەو عەقدانێکی لە باشووری عێراق کراوە. طبعاً فەنیەوە کام عەقدە باشترە کامە قازاندی زیاتر لە بیرمان نەچێ دەولاتی تەراخیس لە ساڵی 2012 تریلیۆن دیناری بۆ دانراوە. لەوێش پارەیەکی زۆر بۆ دەولاتی تەراخیس دەروا لە بەرامبەر نەوتە. لەوێش کۆمپانیەکانی نەوت قازاندێکی یەکجار گەورە و خەیاڵی دەکەن مەلەفی فەسادی گەورەن. بەڵام ئێمە بۆ ئێمە مهمە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان چارەسەر بکەین. بەداخەوە وای لێ هاتووە ئێمە نەوت بۆ بە یەکێک لە گرفتە هەرە ئەساسیەکان. توانیمان هەرێمی کوردستان بخەینە سەر نەخشەی وزە لە جیهاندا. توانیمان کۆمپانیای گەورە بێنین لە کوردستان نەوت دەربێنێت. توانیمان بازار بۆ لەو بەڵام نەمانتوانی داهاتەکەی بێنینەوە بە شەفافی لە خزمەتی خەڵکی کوردستان سەر. بۆیە وای لێ هات تێبینی گەورە لەسەر مەلەفی نەوت لە ناو خۆی هەرێمی کوردستان لەلایەن خەڵکەوە تەنانەت لە حکوومەت و لە حیزبە بەشدارەکانی حکوومەتیشەوە و لە بەغداش بەهەمانش. کەواتە چارەسەری یەکەم ئەوەیە مەلەفی نەوت لە کۆڵ هەرێمی کوردستان لە کۆڵ خۆی بکاتەوە بیداتەوە بەغدا بە عەقدەکانیەوە بە شەریکاتی. باشە مامۆستا شیروان بەڵێ بۆ ئەوەی بەغدا بتوانێت لەو تەمام بۆ نمونە لەگەڵ تورکیا ئەوە دەتوانێت خۆی دەرباز کە بیرمان نەچێت بەغداش کاتێکی لە تورکیا کردووە لە پاریس داوای 26 میلیارد دلاری لێ دەکات. ئەمە بە ئاسانی دەتوانێت لەگەڵ تورکیا چارەسەریە و عەقدانە بکات کە هەرێمی کوردستان. بەڵێ مامۆستا شیروان ئەگەر بەغدا ببوور ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادستی بەغدا بکات 86 میلیۆن دیناری بۆ ماوەتەوە لە میلیۆن دلاری بۆ ماوەتەوە لە مانجی ڕابردوو. بەڵام ئەگەر بە شەفافی ڕادستی بەغدای بکات و بەغدا خۆی کرێی کۆمپانیاکان و گواستنەوە و ئەمانە دابین بکات بە تەقریبی چەند ئەبێنێتەوە بۆ حکوومەت. یعنی ئەگەر وەک ئەوەی کە لە بەغدا چاودێریەکرێ ئاوا چاودێری نەوتی کوردستانیش بکرێت. طبعا ئێمە کاک زانە لە ڕاستیدا چونکە سعری نەوت گۆڕانکاری بەسەردادێ ڕێژەی فرۆشتن ماگانە گۆڕانکاری بەسەردادێ یعنی ڕقمێکی دقیق نییە بەڵام بە دڵنیاییەوە چاکر دەبێت کە تۆ کاتە عیلاقی فرۆشتنی نەوت و بازاری نەوت و نرخی نەوتت نییە تۆ لەسەر بڕێک پارە بە نسبە بە مەبلەغ لەگەڵ بەغدا ڕێک دەکەوی. لیستی ناو زانیاری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوی دەدەی بە بەغدا ئەو کاتە تۆ لە مفاوەزاتدا دەڵێ من ئەمە هەموو داهاتەکەم تەسلیمی تۆ کرد لەنەوت بۆ هەموو باشی و خراپەکانی نەوت بۆ تۆ مەلەفی نەوت مادام سیادیە من لە ئیدارەدانی چێلگەنەوتەکاندا هاوبەشم بەڵێ هاوبەشم بەڵام مەسەلەی داهاتەکەی فەرموو تۆ بۆ خۆت تەحەکومی پێوە بکە ئەو کاتە تۆ مشکلت نییە نەوت بەرز دەبێتەوە. ئێستا عێراق نەوتی بە خواری بە 300 دلار فرۆشتووە بەڵام ناچارە موچەی فەرمانبەرەکانی پەیدا بکە تا قانونی قەرزی کردووە. مانگی ڕابردوو 8 تریلیۆن دینار بە قەرز دراوەتە بانکەکان بۆی بیدەنەوە حکوومەت موچە بدە. کەواتە ئەو کاتە تۆ مشکلت نییە چەند دەمێنێت یان چەند نامێنێتەوە. عێراق سیاسەتی داراییەکەی دەبێ وارێک بخە حسابی هەرێمی کوردستانیش بکە لەسەر ئەو مەبلەغی کە لەگەڵی ڕێک دەکەوی. بۆیە طبعا خاڵێکی تریش هەیە کاکە زانە ئێمە لە 2019 بە پێی راپۆرت دیلۆیت و هەروەها بە پێی راپۆرتی شەریکەی سۆمۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان 9 دلار کەمتر بۆ لە فرۆشتنی نەوتی عێراق بە معدل. منیش باسیەوە ئەکەم مامۆستا شیروان کاکزانە بۆی معلوماتەکە بگەێنم ببوورە. بەڵێ نەوتی عێراق لە 2019 بە پێی راپۆرتی شەریکەی سۆمۆ بە 62 دلار و شتێک فرۆشاوە. نەوتی هەرێمی کوردستان بە 61 دلار و شتێک عفو. بەڵێ نەوتی هەرێمی کوردستان بە 52 دلار فرۆشاوە واتە هەموو بەرمیلێکی نەوت 9 دلار کەمترە. ئەمە يعني وەزارەتی نەوتی عێراق وەکو دەوڵەت خەڵکی پەرلەمانتار يعني پرسیار دەکات دەڵێ بۆ لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بۆ لە هەموو بەرمیلێک نەوت ئێمە 9 دلار زەرەر بکەیت بۆ هەمووی لە ڕێگای شەریکی سۆمۆ نەفرۆشین. قسەکە جۆرێک لە منطقی تێدایە بەڵام با ئێمە حکومەتی هەرێمی کوردستان داوای موچەی فەرمانبەرانی بکات داوای تەشغیلی بکات داوای ئەوە بکات بەڵام بە شەفافانە و بە هاوبەشی لە نێوان دیوانی چاودێری دارایی هەردوو لە وەزارەتی دارایی هەردوو لە ئێمە بایۆمەتریمان هەیە کە دەتوانێت بڵێن لە 1998 مامۆستا ئەو هەوڵانە مەسەلەن ئەگەر بێت و
داهاتی نەوت ڕادستی بەغدا بکرێت و خاڵە سنووریەکان 150 و داهاتی ناوخۆ 150 و دیوانی چاودێری دارایی عراقی چاودێری ئەم مەلەفانە بکات. یعنی ئەمە هیچ کاریگەریە بێ لەسەر کەمبوونەوەی سیادەی هەرێمی کوردستان؟ طبعا کاک بێزانە نەخێر هیچ کاریگەری نابێ بەڕای من و بە پێچەوانەوە ئێستا خەتەر لەسەر سیادەی هەرێمی کوردستان و لەسەر کیانی هەرێمی کوردستان برسیکردنی خەڵکە نەبوونی موچە و بژێوی ڕۆژانەی خەڵک ئەمە خەتەرە لەسەر سیادەی هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە وەکو ئەوەی کە لە 2019 لە موازنەدا چەسپانمان لە 150 داهاتی خاڵستوریەکان بۆ ئەو پارێزگایە کە خاڵستوریەکەی تێدایە بە نمونە ئێمە لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکە و لە دوو ئیدارە سەربەخۆکەش خاڵی سنووریمان هەیە. خاڵی سنووری چێلێ لە ئیدارەی ڕاپەڕین لەبەرەوە ناکرێت بە نێودەوڵەتی و بە فەرمی لەبەرەوەی داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ بەغدا. داهاتەکەی بگەڕێتەوە بۆ بەغدا بە یەک مانگ هەموو کێشەکانی تەواو دەبێت. بەڵام بەغدا دەڵێ داهاتەکەی بۆ من نییە، هیچ ئاگام لێ نییە کەواتە نایکەم. یعنی جێگیری سەرۆکی دەستەی خاڵە سنووریەکان بە ئاشکرا بە ئێمە گوت لە کۆبوونەوە کە لەگەڵ وەفدی ئیدارەی ڕاپەڕین کە چوینە لایەن ئەگەر ئێستا ئێوە بەڵێن دەدەن داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ بەغدا تا ئێستا گفتوگۆ بکەین لەسەر چۆنێتی جێبەجێکردنی ڕێکاری یاسایەکانی. بەڵام کە داهاتەکە دەگەڕێتەوە ئامادەنی نیە ئێمە ئاعترافی پێ بکەین بکەین بە نێودەوڵەتی بکەین بە فەرمی. ئێمە لە سلێمانی خاڵی سنووریمان هەیە، لە ئیدارەی ڕاپەڕین هەمانە، لە ئیدارەی گەرمیان هەمانە، لە هەڵەبجە هەمانە، لە هەولێر و دوهۆکیش هەمانە. کەواتە ئەو کاتە جۆرێک لە داهات باڵین بۆ خاڵس بۆ پارێزگاکانیش پیدا دەبێت بۆ پارێزگاکان خزمەتگوزاری باشتریش تەقدیمی پێشکەشی هاوڵاتیان بکەن. واتە ڕێگە چارە زۆرە بۆ ئەوەی ئێمە لەو ئیتیفاقی کە دەیکەین لەگەڵ بەغدا بتوانین پشکی باشتر بۆ هەرێمی کوردستان بچین. بۆیە بە پێچەوانەوە نەخێت ڕادستکردنی نەوت ئەسڵەن ئێمە زۆر قەزیەی نیشتیمانی و نەتەوەی گەورە هەیە لە پێناوی موچەی فەرمانبەران و لە پێناوی ئەو کێشەدارانەی کە لەگەڵ بەغدا هەمانە ئەسڵەن لە بیرمان چۆتەوە وازمان لێهێناوە. ناچارین لەگەڵ هەموو حکومەتێک لە دوایەکانی بەغدا باسی موچەی فەرمانبەران و باسی مەسەلە داراییەکان بکەین. مادەی 140مان لەبیر چۆتەوە، پێشمەرگەمان لەبیر چۆتەوە، یعنی لە بیرمان نەچۆتەوە، بەڵام بەداخەوە لە بیریان بردوونەتەوە. لە بیریان بردوینێتەوە لەبەرەوەی تۆ ناچاری جارە پێشەکی بیر لە بژێ و قوتی خەڵک بکەیەوە. ئەگەر نا وا بۆ هەرێمی کوردستان استراتیجیەن بۆ داهاتوو وا باش بیر بکاتەوە کە مەسەلەی نەوت یەکلا بکاتەوە، مەسەلەی موچەی فەرمانبەران یەکلا بکاتەوە، وایی دەکرێت تۆ مفاوەزات و دانیشتن و گفتوگۆ و فشار بۆ جێبەجێکردنی مادەی 140 شوێنێکی دارەدانی ناوچە دابڕێنراوەکان بکەیت، بۆ پێشمەرگە بکەیت، بۆ علی کۆمەڵێک بۆ بابڵین پشکی هەرێمی کوردستان بەڵێ مامۆستا بکەیت. ئەوانە ئەو کاتە دەتوانانی خۆت یەکلا بکەیەوە بۆ هەندێک مەلەفی دیکەی نەتەوەی زۆر گەورە لەوەی شەڕی موچەی فەرمانبەران. ئەگەر ڕێمەولات مامۆستا کاکەمین، ینی ویستمەوە پرسیارە بکەم لەگەڵ زانیارەکانی مامۆستا ئەگەر بێت و مستەفا کاسمی بەنسبیش بێ بەشێک لەو سەرکەوتنانە بەدەست بهێنێت و دوجار دڵ و دەروونی شەقامی عراقی بەدەست بهێنێت وەکو یەک بەشێکی ئێستا لەگەڵا دوجار پەل بۆ نەهاوێت مەسەلەن بەهێز خاڵە سنووریەکان لە چوارچێوەی دەستور بۆم باسکەوە لە چوارچێوەی هێز و منطقی خۆتیش بۆم باسکەی مەسەلەن ئایا ناتوانێت دەست بەسەرەوە دابگرێ مەسەلەن دەست بەسەر مەلەفینەوە دابگرێەوە کۆی کێستا باسی لێوە دەکرێت کە هەندێک زم و زۆڵی گوماناوی هەیە. ئەمڕۆ من لە چاو پێکوتنێک مەگەڵ قەنەتێکی عراقیە باسی ئەمەم کرد کە ئێمە بەپێی مادەی 110 دەستور دیاریکردنی سیاسەتی گومرجی بۆ سیاسەتی دارایی اختصاصی صلاحیەتی حکوومەتی عراقیە ترس نیست بینی ئەوە بەکاربێنێ، بەڵام بەڕێوەبردن و ئیداردانی منفەزە حدودەکان و گومرگەکان سیاسەتێکی مشتەرەکە زمانی صلاحیەتی مشتەرەکە پێی مادەی 114 دەستور کەواتە ئەو مافی چاودێریکردنی هەیە، بەڵام تۆ مافی بەڕێوەبردنت هەیە. ئێمە کێشەی ئێمە ئەمەیە ئەم برادرانەی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە تا ئەم دقەیە هیچ شەفافێتێک نییە لە سەرچاوەکانی داهاتیە. ئەوەی کە وەریگرتووە خەڵکی هەرێمی کوردستان و وەزارەتی داراییەکەشی جاری وایە نازانێت چەندی وەرگرتووە، پەرلەمانەکەی نازانێت چەند داهاتیە بووە، کاتێک کە تۆ خۆت نزانیت کە چۆن حکوومەتی عراقی لە مەلەفینەوە بە پێی دەستور دەتوانێت چی بکەم. بابەتی ئەوە نەبوونی شەفافێت یەکێکە لەو هۆکارانەی کە حکوومەتی عراقی بەردەوام ینی بەکاری هێناوە وەکو نقطەیەکی زعف وەکو کارتێک بۆ فشارکردن سەر هەرێمی کوردستان و بڕینی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئەمە خەتاکەی خۆمانە کە شەفافێتمان نییە.
خەتای ئەم دەسەڵاتەیە کە شەفافێت نییە سەرچاوەکەی داهات ڕوون نین لە مەلەفی نەوتیشە بە هەمان شێوە لە مەلەفی نەوتیشە ئێمە دەبێت دەتوانین بەپی مادەی 112 دەستور ئیداردانی مەلەفینەوەت حەقی هەرێمی کوردستانە بەڵام شەفافێتی تیان نییە بەڵام داهاتەکەی پەرلەمان هەرێمی کوردستان نازانێت بۆ نەوتەکەی کەمترە فرۆشێ بۆ بەشی تورکیا ئەدا بە خۆڕایی بۆ ئەو هەموو ئیمتیازەی داوە بۆ شەریکی تورکیا بە بازاری نەوتی هەرێمی کوردستان بازارەکە بۆ کۆمپانیەکان ئەو هەموو مافە زۆریان پێدرا و ئەو هەموو ئیمتیازیان دراوەتێ و 90 بۆ 25 دلار هەر بەرمیل نەوتێک بۆ کۆمپانیەکانی نەوتە ڕوە لە کاتێکە لە عێراقا لە 12 بەرمیل دلار زیاتر لە تەکلیفی بەرهەمێنانی نەوت نییە بۆ هەر بەرمیلێک ئەم بابەتانە هۆکارن بۆ ئەوەی کە بەغدا ینی بەردەوام بیانوو بگرێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان هیچ شەفاف نییە و داهاتەکانی کەس نازانن زۆری دەسەکەوێ چونکە پێوانی خۆیانەی پێون نازان ئەو هەموو گەندەڵی و فەسادش لێرە هەیە بە تایبەتی دووجار گەندەڵی هەیە گەندەڵیش پێدانی کۆمەڵی ئیمتیازات گەندەڵی بردننی سەرچاوەکانی داهات بۆ حیزبەکان بۆ ئەوەی کە خۆیانی پێ بەهێز بکەن ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە نەتوانێت ئەمە لە چارەسەر بکرێت چۆن چارەسەرەکرێت من پێم وایە پێش هەموو شتێک شەفافێت خۆیان هەرێمی کوردستان قەنەعەت بەوە بێنین کە بێت سەرچاوەکەی داهاتمان شەفاف بکەین لەناو خۆ لە پێشەوە ئەنجا بۆ عێراقیش شەفافێت ئەوەیە کە ڕێگە بدەین دیوانی چاودێری دارایی عێراقیش و اتحادیش و هەرێمیش بێن لە چاودێری داهاتەکانی هەرێمی کوردستان بکەن هەموو سەرچاوەکانی داهات لە بچێتەوە وەزارەتی دارایی نەک ئەمە لای وەزارەتی نەوتەوە ئەمە بۆ پارێزگاکانەوە بەم شێوەیە دوای ئەوە ئێمە ئەبێ گفتوگۆیەکی تەفسیلی بکەین لەگەڵ عێراقا پاکێجێکی فراوان نەوەکو گفتوگۆ من ئێستاش پێم سەیرە بۆچی گفتوگۆ لەسەر بڕەکرێ بڕی پارە بۆ منە 500 میلیارد عێراق 500 میلیاردتان دەمێ ئەمە لە بەشمان ناکە باش بۆ لەسەر نسبە ناکرێت بۆ ئێمە لە یاسای بودجێ 12.6 دائەندرێ بۆ بەشە بودجێ هەرێمی کوردستان لە پێشەکە حەفە بۆ ئێستا لە سای 12.6 بۆ ئێمە لەسەر ئەم ئەساسە ڕێک ناکەوین باشە ئێمە هەموو داهاتەکانی خۆمانی غێری نەوتی وەنەوتیش ئەجێڕینەوە عێراق لانی کەمێ بە ڕقەمی جێڕینەوە بۆەوەی تەسبیح حسابات بکرێ ئەوەی کەممانە بوو با بەپێی نسبەتەکە لە بەغاوە بۆمان بێ ئەو کاتەیە من نەفقاتی حاکیممان دەبێت نەفقاتی تەنمی ئەقالیممان دەبێت نەفقاتی سیادی هەرچەند لە بەغایە بۆ ئیتحادیە بەڵام لە هەندێک بواردا کە دامودەستگای سیادی لە هەرێمی کوردستانی هەیە ئەیگرنەوە بە هەر حاڵ ئەتوانی قسە سەرەوە بکەین بە بۆ نمونە موەسساتی حکوومەتی هەرێمی کوردستان بەشیشیان بچێتە سەر بەغا وەکو بۆ نمونە شەهیدان زیندانانی سیاسی ئەمانە ئەگەر لە عێراقا ینی مزەحی بووە و خەڵکی قوربانی داوە و خەڵکێک چۆتە سزنەوە لە هەرێمیشە بە هەمان شێوەیە بە ئەم نەفقاتانە بکرێت نەفقاتێکی ینی لە ئیتحادیەوە بە یەک چاو و بە یەک موەسسە بەڕێوە ببرێ ئەمانە ئێرە موەسساتی فەرعی بن بۆی ئێمە ئەم خەرجێمان لە کۆڵ بێتەوە ئەمە یەک ئەو کاتە پێویست بە مفاوەزەکردن ناکات لەسەر ئەم بابەتە ئێمە ئێمە مۆزۆی بەشێکی زۆری داهات هەرێمی کوردستان بۆ خانشینیە ڕوە ئەم خانشینیە لە 92 کە لە هەرێمی کوردستانەوە ڕاپەڕین بۆ ئەوانە لە 91ەوە تاکو ئێستا هینمان نییە ینی سندوقی خانشینیمان نەبووە پارەکەی یەکسەر قەتع کراوە و ڕۆژێتەوە بۆ خەزانانی گشتی تێکەڵ کراوە کەس نەیزانێت چی هاتووە ئێمە ئەبێ ئەمە بە ڕێکەوتێکی بەجێ ڕێکەوتنی لەگەڵ بەغا بکەین بۆ منە یەکێک لە حەلەکانەوەی داوا 1 میلیارد دلار بکە لە حکوومەتی عێراقی بە قەرزە یا لە بانقی مرکزی بە هەر طریقەیەکە بێت بیکەرە سنووقێک دروستکە بیخەرە بە سنووقەوە لە ئێستاەوە دەستکە بە بڕینی بەشە بزەی ینی بەشی خانشینی کە ئەبردرێ هەر با بڕۆ بۆ ئەو سنووقە و موچەی و چارەسەری پێکرێت دەمێن تۆ سەر موزەی فەرمانبەران تۆ بە نسبەتەکە بۆت بێ دوای ئەوە دوو کۆمەڵشتی ترت هەیە ئێمە بەپێی یاسای ڕازیە بێ بەمانە ئەبێ ئەمانە مافی قانونی و دەستوری ڕێکوتنی ئاسانترە بۆ نمونە ئێمە یاسای پەترۆ دۆلارمان هەیە بەپێی یاسای پەترۆ دۆلار یاساکە ئەڵێ $10 بۆ هەر بەرمین نەوتێک بەڵام لە یاسای بزی هەموو ساڵێکراوەوە بە $5 هەر بەرمین نەوتێک لە بۆ ئەو پارێزگایە یا بۆ ئەو ناوچەیە با ئێمە $5 هەر بەرمین نەوتێک بۆ هەرێمی کوردستان بێ خۆ بڕوا بکە من پێم وایە ئێساکانە $10مان بەسافی بۆ نامێنێتەوە $5مان بۆ بمێنێتەوە لە بەرمین دەنەوت لە سای 50 خاڵە سنوورەکان پێی یاساکان ئەمەش تقریبا لا مرکزێتێکە ینی ئەمە داهاتە دەعمی داهاتەکانی تر دەکا لەگەڵ ئەوە شاتەوە نسبەی بوج دەکات لە بەغاوون منە 4 ملیار و نیو ئێمە موچەی فەرمانبەرانی عێراقیە باشە ئێمە لە سای 12 ئەومان بۆ بێت زیاد لە 600 میلیارد دینارەکە
600 میلیارد بەخە بۆ ڕازیە بێ ئەبێ ڕازی بێت چونکە ئەمە لە هینایە ئەگەر ئەمە یەکەم یاساییە هیچ کێشەیەکی یاسایی نییە دەستوریە تو داهاتەکان تسلیم مەکەیتەوە و مافەکانی خۆش وەرەگریش ئەم قسەکردن لەسەر بڕا پێم وایە هەڵەیە ئەگەر عێراق لە دۆخی دارایی خراپە با هەرێمی لە دۆخی دارایی خراپە بێ ئەگەر عێراق وەزئی باشە با هەرێمیش وەزئی باش بێ کەواتە ئێمە ئەبێ قسە لەسەر نسبە بکەین بچینەوە سەر یاسای بوزە بەپێی ئەو نسبەیەکی هەمانە لە وەزارەتی تەختیتە یا ئەحسای تازا ئەکرێ بەشە بوزی هەرێمی کوردستان لە عێراقەوە بێ و یاسای پەترۆدۆلار جێبەجێ بکرێ یاساکانی بودجە جێبەجێ بکرێ ئەو کاتە بەشێک لە داهاتی ناخۆش دەبێت بۆ پەرەپێدان ئەو کاتە هەر خەرجێک بۆ پەرەپێدانی بەغا بەسرا خەرج بکرێ بۆ ئیسیسمارات خەرج بکرێ قەرز بکرێ بەشی هەرێمی کوردستانیشی تەیەکەوێ و نسبەتێکمانەوە و سوودی دەبینرە لە هەرێمی کوردستاندا. بەڵێ مامۆستا شیروان ینی وەکو دوا دەرفەت بۆ بەڕێستان ینی کاگەمین ئەو پێشنیازەی و ڕژاندووە ئەمە ئەگەر ئەمەمان بۆ ڕوون بکەیت وایە بەغدا توانێت ینی هەرێمی کوردستان توانێت مامەڵە لەگەڵ بەغدا بکات لە مرۆوە و دوا ینی دەرفەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی پرسی دارایی کامێ بە کورتی بێ سوپاس دەکەم. طبعا من پێم وایە لە بەپێی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی داهاتوودا وەک دیارەم جارش کردێتەوە بەغدا و لە دوا کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لە بەغدا تاکید لەسەرەوە کراوەتەوە کەوان لە گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا بەردەوام دەبێت. ئومێدی خەڵکی کوردستان و ئومێدی ئێمەش لەسەرەوەیە کە بەڵکو لەم دانیشتانەدا بگەن بە ڕێککەوتن. ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و وەکو باسم کرد ڕاستی دەبێت مەسلەی موچە و نەوت لەگەڵ بەغدا بە یەکجاری چارەسەر بکەین بۆ ئەوەی بتوانین پەلباوین بۆ مافە دەستوری و مافە نەتەوەیەتەکانی ترمان لە عێراقدا. زۆر گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان مەسلەی داهات و مەسلەی نەوت شەفافکەین چ بۆ بەغدا بێت بۆ خەڵکی خۆمان بێ. طبعا لەوەتی نەوت دەفرۆشین لە هەرێمی کوردستان مانگانە وەزارەتی سامانەسروشتیەکان بڕێک پارەی داوەتە بۆ وەزارەتی دارایی و هەر ئەوەیە ئەوەکەی کە دیار نیە کە لە ڕاستی ئەمە نابێ وەزارەتی سامانەسروشتیەکان ناکرێت پارەکە تەواو خۆرەخکا بۆ خۆی دەبێ شەفافەتی زیاتر هەبێ ڕاستەکە راپۆرتەکانی دیلۆیت هەیە بەڵامەکو باسی کرد خاڵی هەرە گرنگی مەسلەی نەوت لە هەرێمی کوردستان ئەوەیە کە نەمانتوانیوە لە قازانجی خەڵک بەکاری بێنین و گرفتی گەورەی متمانەی بۆ دروستکردن لە نێوان خەڵک و حکوومەتدا جارێکی دیکە دەبێت مەلەفە زۆر شەفاف بکرێتەوە و لەگەڵ بەغدا بتوانین بگەینە ڕێککەوتن و بیرمان نەچێ ینی ئێمە بەغدا دەتوانین سوودی تری لێ ببینین ئێستا حکوومەتی تورکیاوەتە هات داخلی هەرێمی کوردستان بۆ سیادەی بەزاندووە و بەکەی خۆی تەراتێن دەکات ئێمە دەتوانین لە بەغدا ئەگەر بینی هەرێمی کوردستان و بەغدا باش بێ ئەگەر بۆ خۆشمان دەتوانین بەغدا بجوڵێنین لە مەحافلی نێودەوڵەتی لە ئەنجومەنی ئاسایش بێتە سەرخەت لە جامیعەی عەرەبی بێتە سەرخەت دژی ئەو سنوور بەزاندنانە یعنی ئێمە بۆ پاراستنی سیادەی هەرێمی کوردستان لە ڕاستیدا وەکو هەرێمێکی فیدراڵی لە عێراقدا پێویستمان بۆیە کە پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ بەغدا هەبێت و مەلەفی نەوت بودجە بە تەواوی لەگەڵ بەغدا چارەسەر بکەین ئومێد دەکەم لە داهاتوودا ئەم دانیشتنە بەڵکو دوا دانیشتن بە بتوانم بگەنە ڕێککەوتن کە بەڕاستی خەڵکی کوردستان تەواو ماندوو لە چاوەڕوانی موچە و لە بێموچەیی و لەو وەزعی اقتصادی خراپی کە تێدایە بەڵکو هەم بتوانین ئاهێک بەبەر خەڵکدا بێتەوە و وەزعی اقتصادی باشتر بێ وەزعی اقتصادی عالمیش لە داهاتوودا باشتر دەبێ ینی تەسەور دەکرێت نەوت شتێکی تریشتان نزیکی 50 دلار بەرز بێتەوە لە چەند مانگی داهاتوودا و بۆ 2021 وەزعی اقتصادی عێراق ئەگەر خوانە خواستەشتی زۆر لە ناکاو ڕوونەدا وەکوی کۆرۆنا کە هاتی اقتصادی هەموو عالەمی تێکدا وەزعی اقتصادی عێراق باشتر دەبێ ئەو کاتە هەرێمی کوردستانیش دەتوانێت ڕێککەوتنێکی باشتر بۆ 2021 لەگەڵ بەغدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سپاس بۆ بەڕێز ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێزیشتان. نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەموو لایەکتان ساغ و سەلامەت.